هێشتا گەرما علەساس بە تەواوی نەهاتووە دەیان دۆنم زەوی و سەدان دار سوتاو لەلایەکی تریشەوە لە ماڵێکی دەربەدیخان حساب کە جبەخانەیەک پڕچەک و تەقەمەنی لەلایەن پۆلیسەوە دەستی بەسەرا گیرا و سێ کەسی جەزیرکراوەمان و چەناڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاتان لێبێت. گەرما تینی هێناوە و ڕووداوەکانی ئاگرکەوتنەوەش لە ناوچە جیاجیاکان بەردەوامە ئاوا بڕوات تا هاوین لایەکی کوردستان دەسووتێ. من کەمەرخان وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی بە 964 وت تەنیا لە شەو ڕۆژی ڕابردوودا 4 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە عەربەت و سیتەک و دەرمەندیخان و مناڵپارێز ڕوویانداوە بەهۆیانەوە نزیکەی 1300 دۆنم زەوی 1700 دار بە ڕووسوتاون 6 باقیش زیانیان بەرکەوتووە. وتیشی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە دیار نییە و لێکۆڵینەوە بە دۆداچوون بۆ دۆزینەوەی تۆمەتباران بەردەوامە. تاوەکو ئێستا زۆرن ئەو کەسانەی کە تەقەمەنی لە ماڵەکانیاندا هەیە و تا ماڵێک لە دەربەندیخان جبەخانەیەکی داناوە و چەندین جۆر چەک و تەقەمەنی هەر لە نارنجۆک و کلاشکۆف و تاپڕ و گولە ئاربیجی و دەمانچە و فیشەکی جۆرا و جۆر لە ناو ماڵەکەدا دەستیان بەسەردا گیراوە و سێ کەسیش دەستگیر کراوە. سلێمان محەممەد قایمخامی دەربەندیخان بە 964 وت شەوی ڕابردوو هێزەکانی پۆلیس لە ناو ماڵێکدا لە دەربەندیخان دەستیان گرتووە بەسەر بڕێکی زۆر لە چەکی جۆرا و جۆر و تەقەمەنی و لا پەیوەندی بە ڕووداوەکەش سێ کەس دەستگیر کراون. با قسەی سلێمان محەممەد ئەو سێ کەسە کوردن و دانیشتووی قەزای دەربەندیخانە تاوەکو ئێستاش لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوام. لافلکەی حەیشورتەی خانەقین دوکانی سەوزەفرۆشێک ڕووخێنرا و هەرچی میوە و تەڕەتۆڵەی هەبوو فڕێدرایە سەرجادە. قایمخامیش دەڵێت زیادەڕۆیی کردووە و پێشتر ئاگدا کراوەتەوە کە لوپەلەکانی لا ببات. علی فازل کاسبکار و خاوەنی دوکانەکە بە دڵێکی پڕەوە قسەی بۆ 964 کرد و وتی زیاتر لە 30 ملیۆن دینارم لەم دوکانەدا خەرج کردووە و سەرچاوی ڕزق و ڕۆزی مناڵەکانم بوو. خاوەن شەهیدم و هیچ موچە و پارەیەکی دیکەشم نییە. سەبارەت بەو بابەتەش جەواد فەیزوڵڵا قایمقامی خانەقین وتی دوکانەکەی بە نایاسایی و لەسەر زەویەکی زیادەڕۆ دروست کردووە. هەفتەیەک لەمەوبەر ئاگدار کراوەتەوە لای ببات بەڵام پشتگوێی خستووە و ئەمڕۆ لیژنەکانی شارەوانی و قایمقامیەت لایان بردووە. وەک هەمیشە 964 کاری خۆی کرد و دوای بڵاوکردنەوەی ڤیدیۆی کەڵەکەبوونی زبڵ و خاشاک لە بەردەم مزگەوتی خێرخوازانی خورماتوو شارەوانی قەزاکە هاتە سەرخەت و هەرچی زبڵ و پاشماوە هەبوو کۆی کردەوە. ئەکرەم عەبدولکەریم دانیشتووی گەڕێکی شەهیدانی خورماتوو کە پێشتر ڤیدیۆکەی بۆ 964 ناردبوو وتی ماوەیە کە هەندێک کەس پاشەڕۆی ئاژەڵ و زبڵی ماڵەکانیان دێنن لە پاڵ مزگەوتەکە فڕی دەدەن و ئەوەش بۆنێکی ناخۆشی دروست کردەوە بە تەواوەتی بێزار بوون. تەنانەت شەوی ڕابردوو لەبەر بووەگەن نەمانتوانیەوە بچینە ناو مزگەوت و نوێژ بکەین. وتیشی دوای بڵاوکردنەوەی ڤیدیۆکە لەلایەن ئێوەوە واتە 964 ئەمڕۆ تیمەکانی شارەوانی هاتن هەموو زبڵەکەیان کۆ کردەوە و لەو دۆخە ڕزگاریان کردی. سەرشتا ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەیە. ئێوە دەزانن کە چەند ڕۆژێک پێش ئێستا سێ حاڵەتی نەخۆشی ئایدز لە هەرێمی کوردستان دیاری کرا کە هەرسێکیان لە ئارایشگاکان کاریان کردووە کەسانی بیانی بوون. بەڵام دوای ئەوە دەنگۆی ئەوە بڵاو بووەوە کە سێ کەس نین و ژمارەکە زیاترە. ئەمڕۆ ئێمە قسەمان لەگەڵ ئەحمەد کارزان ئەحمەد بەڕێوەبەری هۆبەی نەخۆشە گوازراوەکان کردووە لە هەولێر ئەو باسی لەوە کرد کە هەندێک کەس لە پشتی لاپتۆپەوە دانیشتووە لە خۆیەوە قساکە نەخێر زیاتر نین و سێ کەسن لە ئارایشگا کاریان کردووە و کەسانە بیانین و ڕاستەوخۆ ڕەوانەی وڵاتەکانی خۆیان کراونەتەوە تاوەکو ێستش ئەو سێ کەسە دەستنیشان کراوە و حاڵەتانەوە ڕەوانەی وڵاتی خۆیان کراونەتەوە و باسی لەوەش کرد کارزان ئەحمەد وتی ژمارەیەکی زۆر لە ئارایشگای خانمان و سەرتاشخانەکانی پیاوان داخراون بە مەبەستی ئەوەی کە مۆڵەتەکانیان نوێ بکەنەوە و ڕێکارەکانی تەندروستی بە تەواوەتی لە دوکانەکانیان جێبەجێ بکەن دوای ئەوە دەکرێنەوە و چاویان لەسەر سەرجەم ئارایشگا و سەرتاشخانەکانی دیکەش دەبێت بۆ ئەوەی کە هیچ حاڵەتێکی تری ئایدز تۆمار نەکرێت و هاوڵاتیان دوور بن لەو نەخۆشیە. باسی لەوەش کرد دەبێت هاوڵاتیان خۆشیان کە دەچنە ئارایشگایەک یاخود سەرتاشخانەیەک بزانن ئەو کەسە کێیەکە سەریان بۆ چاک دەکات یاخود جوانکاریان بۆ دەکات و دڵنیا بنەوە لەو گوێزان و شانە و مەقەستەی کە بەکاری دێنن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.